سڵاو گوڵەکانم بە هیوای تەندروستێکی باش و لەش ساغی بۆ هەمووتان. گوڵەکانم ئەم جارە هاتینەوە سەروانەیەکی نوێی کوردی بۆ خوێندنی پیتێکی نوێ، بەڵام پێش ئەوە با چەند پیتێک دووبارە بکەینەوە. ئێستاش با لە یەکەم پیتەوە دەست پێ بکەین. ئەمە چییە؟ پیتی چییە؟ ئەمە پیتی ڵ، پیتی ڵ، ڵی کۆتایی، ڵی سەرەتا و ناووشە، ڵا ڵە، ڵی کۆتایی، ڵی سەرەتا و ناووشە، ڵا ڵە. باشە گوڵەکانم، ئێستا با بزانین پیتی ڵ وەکو چی، پیتی ڵی کۆتایی وەکو چی. با بزانین ئەمە چییە؟ ئەمە چییە؟ ڵی کۆتایی، ڵی کۆتایی. باشە با بزانین ڵی کۆتایی وەکو چی؟ وەکو منداڵ. وەکو چی؟ منداڵ. ڵی کۆتایی وەکو منداڵ، کە ڵ لە کۆتایی وشەکەدا هاتووە. ئێستاش با بچینە سەر پیتی ڵی ناووشە، ڵی سەرەتا و ناووشە. باشە با بزانین ڵی سەرەتا و ناووشە وەکو چی؟ ئەمە چی بوو؟ پیتی ڵی سەرەتا و ناووشە، ڵی سەرەتا و ناووشە. باشە ڵی سەرەتا و ناووشە وەکو چی؟ وەکو گوڵدان. وەکو گوڵدان، کە ڵ لە ناووشەکەدا هاتووە. ئێستاش با بینە سەر پیتێکی تر. ئەمە پیتی چییە؟ پیتی ڕ، پیتی ڕ، ڕ، ڕا، ڕە، ڕ، ڕا، ڕە. باشە گوڵەکانم، ئێستا با بزانین پیتی ڕ وەکو چی؟ پیتی ڕ. ئەمە چییە؟ پیتی ڕ. باشە ئێستا با بزانین پیتی ڕ وەکو چی؟ وەکو کوڕ. وەکو کوڕ، کە ڕ لە ناو وشەکەدا هەیە. ئێستاش با بینە سەر پیتێکی تر. ئەم پیتەیان چییە؟ کێ بیری ماوە؟ ئەمە پیتی چی بوو؟ پیتی ه، پیتی ه، هەی سەرەتا، هەی ناووشە، ها هە، هەی سەرەتا، هەی ناووشە، ها هە. باشە ئێستا با بزانین پیتی هەی سەرەتا وەکو چی؟ هەی سەرەتا. ئەمە چی بوو؟ هەی سەرەتا. چی بوو؟ هەی سەرەتا. باشە ئێستا با بزانین پیتی هەی سەرەتا وەکو چی؟ وەکو هەنار. وەکو هەنار. باشە کە هەیە لە سەرەتای وشەی هەناردا هاتووە. ئێستا با بزانین پیتی هەی ناووشە وەکو چی؟ هەی ناووشە، هەی ناووشە. ئەمە چی بوو؟ هەی ناووشە. چی بوو؟ هەی ناووشە. باشە با بزانین هەی ناووشە وەکو چی؟ وەکو میهرەبان. وەکو میهرەبان، کە هەیە لە ناووشەکەدا هاتووە. ئێستاش با بچینە سەر پیتێکی تر. باشە کێ بیری ماوە ئەم پیتە چی بوو؟ پیتی وۆ، پیتی وۆ. پیتی چییە ئەمە؟ پیتی وۆ. باشە ئێستا با بزانین پیتی وۆ وەکو چی؟ پیتی وۆ. ئەمە چی بوو؟ پیتی وۆ، پیتی وۆ. باشە پیتی وۆ بەوکو چی؟ وەکو چەقۆ. وەکو چەقۆ. بڵینە ئێستا شینە سەر پیتە نوێیەکەمان. با بزانین پیتە نوێیەکەمان چییە؟ کێی زانێ پیتە نوێیەکەمان چییە؟ با بینووسین پیتی ف، پیتی ف، فەی کۆتایی، فەی سەرەتا و ناووشە، فا فە. با بینووسینەوە فەی کۆتایی، فەی سەرەتا و ناووشە، فێ لەگەڵ ئا یاخود بزوێنی درێژ ئەوێ بە فا، فێ لەگەڵ ئە یاخود بزوێنی کورد ئەوێ بە فە. کەواتە ئێستا ئێمە پیتە نوێیەکەمان چییە؟ فەی کۆتایی، فەی سەرەتا و ناووشە، فا فە. فەی کۆتایی، فەی سەرەتا و ناووشە، فا فە. باشە ئێستا با بزانین فەی کۆتایی وەکو چی؟ فەی کۆتایی وەکو چی؟ ئەمە چییە؟ فەی کۆتایی، فەی کۆتایی. باشە با بزانین فەی کۆتایی وەکو چی؟ فەی کۆتایی وەکو کەف. وەکو کەف، کە ف لە کۆتایی وشەکەدا هاتووە.
ئەمە پێی ئەوترێ فێی کۆتایی. باشە ئێستا با بزانین فێی سەرەتا و ناو وشە وەکو چی؟ فێی سەرەتا و ناو وشە، فێی سەرەتا و ناو وشە. ئەمە چی بوو؟ فێی سەرەتا و ناو وشە، فێی سەرەتا و ناو وشە. باشە با بزانین فێی سەرەتا و ناو وشە وەکو چی؟ وەکو فڕۆکە، وەکو فڕۆکە کە ف لە سەرەتایی وشەی فڕۆکەدا هاتووە. ئێستاش با بچینە لای چەند نمونەیەکی تر کە پیتی فێی تێدایە. فرفڕۆکە، فرفڕۆکە. فوارە، فوارە. فیکە، فیکە. تەلەفۆن، تەلەفۆن. دەف، دەف. فڵچە، فڵچە. زەرافە، زەرافە. بەفر، بەفر. فەریکەنۆک، فەریکەنۆک. فانۆس، فانۆس. ئێستاش هاتینە سەر بەشی دۆزینەوەی پیت، واتە دۆزینەوەی پیتە نوێیەکەمان لە ناو ئەم وشانەدا. ئێستاش با لە یەکەم وشەوە دەست پێ بکەین بیخوێنینەوە بزانین کامە پیتە فەکەیە بیدۆزینەوە. لا، فا، و. لا، فا، و. باشە لێرەدا دەنگی فێمان وت ئێمە پیتی فێمان خوێندەوە لێرە بەڵێ کامە بوو لە دوای پیتی لاوە بوو، لەگەڵ چیە هاتووە؟ لەگەڵ بزوێنی درێژە هاتووە، کەواتە کامەیە؟ ئەمەیە، ئەمە پیتە فەکەمانە کە لەگەڵ بزوێنی درێژە هاتووە بە فا ئەخوێنرێتەوە. وتمان ئەمە چی نووسراوە؟ لافاو، لافاو. ئێستاش با بینە سەر ئەم وشەی تریان. ئەم وشەیەیان چییە؟ با بیخوێنینەوە. فەرش، فەرش. فەرش. لێرەیە دەنگی فێمان وت؟ بەڵێ دەنگی فێمان وت کە لە سەرەتای وشەکەدا هاتووە. لە سەرەتای وشەکەدا دەنگی فێ هاتووە لەگەڵ چیە هاتووە؟ لەگەڵ بزوێنی کورد، کەواتە بە چی خوێنرێتەوە؟ بە فە ئەخوێنرێتەوە، کەواتە ئەمە چی بوو؟ پیتی فێ کە لە سەرەتای وشەکەدا هاتووە. ئێستاش با بینە سەر وشەیەکی تر. ئەم وشەیان چییە؟ ئەمە وشەی چییە؟ با بیخوێنینەوە ک بزوێنی کورد کە ف کەف. ئەمە نووسراوە چی؟ کەف. کەف لە کۆتایی وشەکەدا هاتووە، لێرە چیمان هەیە؟ فێی کۆتایی، فێی کۆتایی. ئێستاش با بینە سەر ئەم وشەی تریان. باشە ئەمە بزانین چی نووسراوە؟ فێنک، فێنک، فێنک. باشە لێرەیە دەنگی فێمان وت ئێمە پیتی فێمان خوێندەوە؟ باڵێ پیتی فێ لە سەرەتای وشەکەدا خوێنمانەوە. ئەمە پیتی چی بوو؟ فێی سەرەتا و ناوشە، فێی سەرەتا و ناوشە کە لە سەرەتای وشەی فێنکدا هاتووە. ئەمان چییە؟ سە فین، سەفین، سەفین. باشە لێرە پیتی فێمان وت ئێمە؟ باڵێ پیتی فێمان وت کە فێی سەرەتا و ناو وشەیە لە ناو وشەی سەفیندا هاتووە. ئێستاش هێنە سەر بەشی خوێندنەوەی وشە. لێرەدا فێری چەند وشەیەک ئەبین کە بیان خوێنینەوە و بیان نووسین کە پیتە نوێیەکەی تێدایە. با لە یەکەم وشەوە دەست پێ بکەین. یەکەم وشە چییە کە فێری ئەبین و پیتە نوێیەکەی تایە؟ با بینووسین ئەمە چییە؟ ک بزوێنی کورد کە ک ئە کە. ف کەف، ک ئە کە. ف کەف. باشە ئێستا با بچینە سەر وشەیەکی تر. د ئە دە. ف دەف، د بزوێنی کورد دە. ف دەف. د ئە دە. ف دەف. باشە ئێستا با بچینە سەر وشەیەکی تر. ف ئیفی،
فیل فی فیل ئێستا ئەو شانەی کە ئێمە فێری خوێندنەوەیان بووین چی و چین بوون؟ کاف داف فیل کاف داف فیل. ئێستا شینە سەر بەشی ژمارەکان. باشە لەوانەکانی ڕابردووە ئێمە فێری ژمارە چەند تا چەند بووین ئادەی بابیژمێرین 1 2 3 4 5 6 7 8 ئێمە فێری ژمارە 1 تاوەکو 8 بووین. ئێستاش بابیژمێرینەوە 1 2 3 4 5 6 7 8 باشە ئێستا ژمارەیەکی نوێ ئەخوێنین. ئەم ژمارەی ترچیە ژمارە 9 ژمارە 9 ئێستا بابیژمێرینەوە 1 2 3 4 5 6 7 8 9 باشە ئێستا با بزانین ژمارە 9 چۆن ئەنووسرێ. ژمارە 9 چۆن ئەنووسرێ؟ ژمارە 9 بەم شێوەیە ئەنووسرێ. ژمارە 9 بەم شێوەیە ئەنووسرێ. ژمارە 9 کە ژمارە نوێیەکەمانە. ئێستاش با لە سەرەتاوە بینووسینەوە 1 2 3 4 5 6 7 8 9 باشە با بینووسینەوە 1 2 3 4 5 6 7 8 9 بەم شێوەیە. ئێستاش ئێمە چی و چیمان هەیە بیان ژمێرین؟ ماسی و پرتەقاڵمان هەیە. با بزانین ئەم پرتەقاڵانە بژمێرین 1 2 3 4 5 6 7 8 ئەمیش 9 کەواتە ئێستا ئێمە چەند پرتەقاڵمان هەیە؟ 9 پرتەقاڵمان هەیە. با بیژمێرین 1 2 3 4 5 6 7 8 9 باشە ئێستا بە ئەمان بژمێرین ماسیمان هەیە 1 1 2 3 4 5 6 7 8 9 کەواتە ئێستا ئەمە چەنە 1 2 3 4 5 6 7 8 9 باشە ئێستا ئێمە فێری ژمارە چەند تا چەند بووین؟ فێری ژمارە 1 هەتاوەکو ژمارە 9 بووین کە بەم شێوەیە ئەنووسرێ 1 2 3 4 5 6 7 8 9 باشە دایکان و باوکانی ئەزیز هیوادارم یارمەتی منداڵەکانتان بن بە نووسینی پیتی ف کە پیتە نوێیەکەیە لە دەفتەرەکانیاندا بەم شێوەیە کە من نووسیومە کە ئەبێ بە ئەرکی ماڵەوە بۆیان و دواتر ئەتوانن وێنەی بگرن و لە کۆمنت دای بنێن و هەروەها ژمارە نۆشم بۆ ئامادە کردوون تاوەکو فێری نووسین و ژماردنی ببن. سوپاس بۆ ماندوو بوونتان هەتا وانەیەکی تری کوردی خواتان لەگەڵ.